لە بەرزترین لووتکەی سویتا کە لە گەیشتن بە ئەوروپا نزیکە و بەشێکە لە ئیسپانیا لەسەر ترۆپکی باکووری ئەفریقا ئەمەش خاڵێکی سەرەکی بووە بۆ هاتنی کۆچبەران. ئەوە زۆر نزیکە لە خەراغی کەنارەکانی ئەوروپا تەنها 8 کیلومتر خاک لە نیوان سنووری یەکێتی ئەوروپا و ئەفریقادا هەیە. بەردەوامی ڕۆیشتن و پەڕێنەوەی کۆچبەران بەسەر ئەو پەرژینەدا وا لە کۆچبەران دەکات خەون بە ژیانێکی نوێ ببینن لە ئەوروپا. لەسەر لە بەیانی 26 مانگی حوتی ئەم ساڵدا زیاتر لە 600 کۆچبەر هێرشیان کرد و هاواریان کرد بەسەر پەرژینەکەدا سەرکەوتن چوونە ناو سویتا. یەک لەو چەند کۆمەڵانەی سنووریان بەزاندووە لە چەند مانگی ڕابردوودا بووە. ئەلفێنسۆ کروزادۆ کار دەکات بۆ پاسەوانی مەدەنی ئیسپانیا ڕاست پێدراوە بۆ پاراستنی سنوورەکە و گوتی پەلامارەکەی مانگی حوت دوایین نمونەیە لە زیادبوونی توندی توژی. ئەوان ئامێری تیژیان بەکار دەهێنا وەک مەقەست و ئامێری بڕینەوەی شێوە گۆشەی و چەخۆ هەروەها تەقاندن و فرێدانی مادەی سوتێنەر بۆ ئەوەی ڕێگری ئێمە بکەن لەیان نزیک بینەوە. سەرڕای ئەو فشارانەی لەسەر سنوور هەن حکوومەتی ئیسپانیا دەیەوێت ئەو پەرژینە تیژا کە بە وایەری موسی دروستکراوە لا ببات کە زۆر جار دەبووە هۆی برینداربوونێکی سەختی کۆچبەران و لە شوێنی ئەوە ئامێری هەستەوەری دابنێت. فاتمە محەممەد دۆ سانتۆس نوێنەری پارتی بەرهەڵستی خەڵک لە سیناتی ئیسپانیا دەیەوێت ئەو پەرژینە تیژا لە شوێنی خۆی بهێڵێتەوە. ئەوە وەک ئاگاداریەک دەبێت کە پەرژێنەکە بەرەڵا دەکرێت. زۆربەی کۆچبەران دێنە ئێرە بەهۆی باری ئابووریانەوە. ئەو تاوانبارانەی بازرگانی دەکەن سوود لەوە وەردەگرن بە بیانووی بەدەستهێنانی ژیانێکی باشتر بۆیان. ئەوە پەیامێکە کەوای لە مامەدوو کامەرا کرد هەزاران مایل ببرێت لە ماڵەکەی خۆیەوە بۆ کۆناکری پایتەختی غینیا بۆ گەیشتن بە سویتە. ئەمەش 2 ساڵی بۆ ئەو خایاندووە لەگەڵ ئەوەی کە ساڵێک لە دارستانەکانی مۆڕۆکۆ ماوەتەوە. ئەو لە نێوان ئەو 800 کۆچبەرە بوو کە بەناو پەرژینەشکاوەکەدا تێپەڕین لە مانگی حەوتدا. بۆ ئەوەی بگەیتە سویتە ئەوە تەنها خوا دەتوانێت بڕیار لەوە بدات چونکە لەگەڵ ئەو پەلەکردنەی لە پەرژینەکەدا هەیە تەنها خوا دەتوانێت گیانت بپارێزێت کە چی ڕوو دەدات. تۆ دەزانی ئەوە بوو کە ڕوویدا من بەردەوام بووم و بەسەر پەرژینەکەدا پەڕیمەوە تا گەیشتمە ئێرە. کامەرە زۆربەی کاتەکانی ڕۆژانەی لە سان ئەنتۆنیۆی سنتەری کۆچبەران بەسەر دەبات. ئەو دەرسی ئیسپانی وەردەگرێت و یاری کۆمپیوتەر دەکات و دەرفەتێک بۆ قسەکردن لەگەڵ خانەوادەکەی وەردەگرێت و زۆربەی کۆچبەران لێرە هەرزەکارن و بەتەنیا سەفەریان کردووە. هەرکە گەیشتە ئەوێ بۆ ئەوەی لە ناو جێگەیەکی ئاساییدا بخەون دۆخەکی جیاوازە بۆیان بەڵام دەزانن ئەمە کاتی پشودان نییە بەڵکو چاوەڕوانیکردنە خۆیان بگەێنە ناو ئیسپانیا جا زۆرجار لەبەر ئەم هۆکارانەیە تووشی فشار و خەمۆکی دەبن. سویتا دوایین هەنگاوی گەشتی ئەو کۆچبەرانەیە. ئیسپانیا شوێنی نیشتەجێبوونی بۆ دروستکردوون بۆ مانەوەیان بەڵام کۆچبەران ڕێژەیان دوو ئەوەندەیە. کۆچبەران پێویستە چاوەڕێ بکەن بۆ 1 ساڵ هەندێک جار زیاتریش کە ببرێن بۆ ناو ئیسپانیا. ڕنگدانەوەی ئەو کاتە مەترسیدارانەی لە گەشتەکەیاندا تا ئێرە هێناون کات بۆتە پرۆسەکردنی هیوا و ترس بۆ ئایندەیەکی نادیار.